من لە پێشانگاکانی ئۆتۆمبیلم لە شاری سلێمانی بەیانی ئەمڕۆ بەهۆی بەفربارینی زۆرەوە بەفری زۆر لەسەر کەپری ڕاگررتنی ئۆتۆمبیلەکان کەوتووە. ئەمە وای کردووە لە سێ پێشانگە کەپرەکان بکێ بەسە ئۆتۆمبیلەکاندا زیانێکی زۆر بە ئۆتۆمبیلەکان بگەێنێت و زیان بە خاوەنی ئۆتۆمبیلەکان بگەێنێت. ئەمە دیمەنەکانی ئێرن کە ئەو کەپرانە ئەمانە کەپر بوون کە ڕووخاون بەم شێوەیە. ئەمە بەشێشێتی لەم بەرەوە بە هەمان شێوە دوو پێشانگای دیکەش لەو بەرەوە بە هەمان شێوە زیانیان بەکەوتۆ لێرە یەشێک لەو کەسانی لێسڵاوە لێ بێ زیانەکانتان بە چەنە خەڵێنرێ لێرە چەند ئۆتۆمبیلتان زیانی بەرکەوتووە. ئۆتۆمبیلمان زیانی پێکەوتووە بەس ئۆتۆمبیلەکان ئەوانەی زیانی پێکەوتووە کابرا بردوێتی بۆ تامیرکردنەوە چاچیکە وەکو زەرمەنیژەوە بە حسابیم کە ئەم کەپرانێکە کراوە بۆ ڕاگررتنی سیارەکان زەرری تقریبان 2 دەفتەرمان لێکەوتووە. 2 دەفتەر بەڵێ ئۆتۆمبیلەکان بەگشتی چەند ئۆتۆمبیل بوو؟ تقریبا لەم مەعرەزەی ئێمە تقریبا 6 سیاری تیا بووە لەمەی ئێمە تقریبا 6 سیاری تیا بوو. بەڵێ زیانەکان زۆر بوون کە بەریان کەوتو یا کەمێ بوو هەبە زۆر نەبوو ینی کەمێکی مادیشی زۆر زەق نەبوو ینی تقریبا بۆنی تێبووە چەمە لەغێ بووە ئەو شتانەی بەری کەوتووە. ئینشاڵڵا خەرەبی کاتەوە وەتان بەهۆی بەفربارینی ڕووی لەم ناوچەیە کردووە تۆ زیانە بەرکەوتۆ هیچ لێرە؟ وڵی وەکو خۆم سیارەمان لە ژوورەوە نەبوو لە ژێر چادرەکە بوو بە سیارەکانمان لە دەرەوە بۆوانەی ئێمە بەزەمەی کە ئێمە هاتین بەیانی هەردوو چادرەکە ئەم بەرەوە بەرەوانێ کەوتبوو بەسەر سیارەکانە زۆربەی لەسەر سنووق و بۆ نید و ئەمانە وەستا بۆوانێ بەزیتر سڵ نوشتمان بۆ ێنا بەرزمان کردەوە و سیارەکانمان لێ دەرکردووە. هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە؟ وڵی ئێوە ڕووخاو ئەو بەرنە ڕووخاوە هۆکارەکەی ئەو بۆ ئێمە ئەم چەترانەمان بۆ کردووە بۆ هاوین و بۆ زستان و ئەمانە بۆ تەرزەشتیوە بۆی بەر سیارەکانمان نەگەوێت تەرزە و گەرماوشتیوە ئەمەمان بۆ کردووەیتی بە قورسی بە بۆنەی بەفرەکەوانێ و قورس بووە و کەوتۆتە خوارەوانە بەسەر ئەو مشەبەکەیە کە لە ناوە ڕاستادارێ وایە؟ بەڵێ ئەوەیە هۆکارەکەەوە بووە؟ بەڵێ هۆکارەکەەوە بووە. دەستەکانێ خۆش بێ ئەوەی کە هەیە هاوکارمێنەکان بژێتەوە لەو بەریشەوە دوو پێشانگای دیکە بە هەمان شێوە ئەو پێشانگایە و ئەو پێشانگای خوا ئەمە هەمووی بەوەی ئەو شەبەکەی هەڵتاواسیوە شەبەکەی کە هەڵمان واسیوە زەختی کردوتە سەری بەفرەکە بە سەریان ڕماوە کە بەیانی تەلەفۆنیان بۆ کردی وتیانە کاکە خێراوەرن بەلای سیارەکانتانەوە کە برەکانیان بەسەر ڕووخاوە. ئەمە ئۆتۆمبیلی تایبەتن یا تەکسین؟ ئێمە بەس خاسن ئێمە بەس تەکسیە یانەوەی کە زیانی بەکرد بەس تەکسیەکانە بەڵێ بەڵێ مۆدێل بەرزیتیا بوو؟ وڵایی مۆدل بەرزی زۆر واتیانەوە 2012 و 13 باش بووانێکی بەر نەکەوتم لەخوا بەزێڕەبیە کاتەوە بەڵێ ئەوەی کایبینن ئەوە ئەو ئۆتۆمبیلەیە کە بڵم ئەو پێشانگایی دیکەیە کە لەو بەرەوە بە هەمان شێوە بەهۆی بەفرەوە زیان بەر پێشانگاکە کەوتووە. ئەمە ئەو کەپرانی کە دروست کراوە بۆ ئۆتۆمبیلەکان بۆی لە سەرما و باران و گەرما بپارێزرێ ڕووخاوە و کەوتۆتە خوارەوە. ئەمە یەشێکی دیکەیە لەو پێشانگایانە کە لە هەردوو لاوە ڕووخاوە ئەمە زیاتر بۆ ئەو شەبەکانە ئەگەڕێتەوە کە لە بینەکان دانرا بووی کە ئۆتۆمبیلەکان پارێزراو بن. زیانی چەند ئۆتۆمبیل کەوتووە لەم پێشانگایە؟ دیار نییە تاسە دیار نییە زیانەکان ناخەڵێنرێت چەندێک بۆ لە ئێوە؟ وڵی جارە هیچ زیانی لە بەرەوەی سەحابی سیارەکە نهاتمی چی جاری زۆر هیچی ناتۆ جم ئێمەڕۆی سراحە دەکەم ئەمە بەسمێت چەند ئۆتۆمبیل کەوتە ژێر چەرداخانە؟ وڵایەوە خۆمان 6 سارەمان لە ژێرە سارە بوو بە کەنتەر دەرمان کردوە زیان زۆر بەکە وڵی تە جارە دیار نییە بەڵێ ئەمە ژێشی دیکەیە لەو پێشانگایانە کە بۆ بۆ نێو بەفرەوە وای کردووە ئەوەیە بەڵێ ئەمە ئەو مشەبەکەی کە دایان ناوە ئەمە بۆ ئەوەیە کە پارێزگاری لە هاتنە ناوەی هەتاو بکرێ هەم پارێزگاری لە تەرزە و ئەو بابەتانە بکات بۆیە کە بەفری زۆری لەسەر کۆ بۆتەوە وای کردووە کە ئەو کەپرانش لەگەڵ خۆیان بڕوخێنن بەراوبەر. ئەمە سێ پێشانگا لە پێشانگای ئۆتۆمبیلەکانی شاری سلێمانی وای لاتۆ کە تایبەت بوون بە کڕین و فرۆشتنی تاکسی.